الله صلاة النبي جماعة باش نحوالت عندك باستان كوا وزاني لايفك كوا دنيا الله صلاة النبي جماعة باش نحوالت عندك باستان كوا عندك ببزام ياري قصوتي كذا لايفك كوا دنيا حاورا أنا مصلاة النبي دەستمان پێکات بە ڤیدیۆییکە سڵاو لاوی جامە خێر بێ دەستمان ڕێی زانی داینێن لە گروپ پشتیش دایبنی لە پیجی داینێ بێک جاری ضعیفی وارزۆن تمام 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 ئێستا دەست پێ دەکەین بە یاریکردن ئێستا بزانین کۆ لایف کو دەڕوە تەوامان باشم لە ئێرانە هیچی ئەوەندا نەدایە ببورن نەبێت وڵی گوتم کاکە لای گوتم ڕوو بە وارزۆن بڕواتن ئینشاڵە شەوەشکە لەوانەیە چکە دووست بەیەوە دەبتەوە ئۆپن دەبی مۆدرن وارفێری دوو لایڤیش دەکەینەوە دەچینەوە فاڵگایسیش سڵاو لە تۆش لوت بووی دەی با دەست پێ بکەین زانم ئۆپن دەبی مۆدرن وارفێری دوو تمام 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 هیچ کێشەی نییە پێنج گوڵ و دڵمان لەگەڵا بەخێر بێن هەمووتان ستاش با دەست پێ بکەین جەماعەت مای کوشتیشمان تەرتیبات هەموو حازرە ئەو جارە ئەڵە سەڵتمان ناخۆش نەبی وەچ پێشتر سەڵتمان زۆری جەعاز دەزانم سۆڵێک با بڕۆ تەرامی خۆتان بگرن باشترە نییە کاکە کاکە لاویاگە لە کۆمنتەکان بیتن بڕۆ ناو یاری خواخوامە کۆمپیوتەرەکەم نەتەختەوە وارزۆن بە گرافیک و تەرتیباتەوە دەیکرد بەس فۆ گرافیک نیە تێکسچەرە مندەک نزم کردەوە چکە تەحەمولی نەدەکرد ئەو بزانم FPS-م زۆر خراپ دیارە Training's over. Time to see what you've learned. بزانم پێفۆرمانس تەمام هەندە گرافێکی بینمە خوارێ تێکسچەر و شتی کەم کەینەوە Battle Royale. Rush to the safe zone. You got gas closing in بزانەوەوانە fast. هەندێک ئەها ئەوم بیتنەوەش هەندێک شتمان ناوێتن
لەوەیش تێکسچەر نابێت زیاتر بیمە خوارێ. شاکر و شتەکە وانە هەندێکی کەم بکەینەوە. تەمام ئێستا زۆر باش دیارە. هەر فڕەیدەین لە ناتیاری خۆی فڕەیدەین. بەچین خۆمان لە خانێکی بکتین لێرانە هەندێک تەرتیبات خۆمان لە شەڕی حاضرین. پرۆگرافیک لە ئاخرا بوو بۆ دەرەجێشم نەبوو بۆ هاشم لێ نەکرد نازانم لۆی لێ تێکسچەرمەوانەی نیایتە خوارێ. ڕۆژە گەمە پێدا کرد بە فول گرافیش نازانم وەی لێدا. شکیلەمان زۆرە زۆر لە وارزۆن شارەزانیمە. بشوان تاهیر بەسەر چاو دەتکەمە مۆدەراتۆر جارە دەرەگەم کە ئادمین دەتکەمە مۆدەراتۆر ساڵتان لێ سەر و ناڵە دەست خۆش بیتن هاچیە سەر پێ هەیە عافێتتان بیتن کاکە وەحش بۆکس. سەر و لای خۆتان دوسێ شێران بکەن و لایکی ڤیدیۆکەی بکەن و ئەوانەی سەبسکرایبیان نەکرێت با سەبسکرایب بکەن و ڤیومان زۆر کەمە ئەندە کەستی ئاجار با لایفتان لۆ دەکەمەوە هەبرێ خراپە بەخۆما قسەی دەکەین. دەنگوشت بووە جەماعەت بەدڵتانە دەنجی یاری و دەنجی خۆم ئەگەر کەمە یان زیادە پێم برن با چاچکەین. شێوەڵەکەی زیادکەین ئەجە نەرێن نووری هەرو زۆر باش نیمە. وەرەولای دیار نەما سەوداتەوە کا لە چێن درێەوە ئەزە لە منتیخانە بوو تۆ یەکەک لێرە هەیە چۆ ناوە کامپەی لانە ڕۆڵ پێمان نەکەویتن لە ناو کامپەی خۆی شاردتەوە فێسم وێرانە وێران هەر زۆر وێرانیشە. وەرە پێی نەکات بۆ شارەوە هەر بە سنایپەرەوە یە گولەشم پێمەیە ئەو خەفەتە سنایپەریش ئێستا سەرمان ڕاگرت لێماندا کۆرەتەوە چاس بە گولەشگەر خۆم چۆشکێک نەزانی دەرێت زۆر بڕۆیە با پوشکەمە سەری
هەلو ناوەی بوو وەرە 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 ئەمە کامپەر هاتیان نەگۆتیە بەس بزانم لە چێەوە گەنجی لەولایە دێ و لێ ژیان نییە نازانم غاریدا چیتە چێندەر کۆرە ترسا ئای کاکە وەرە هەر بەدەستی ئەو نوو بەمردم لەو نووترم چکە چ نییە کاکە لە گوڵاجەکە چارەی دەکەین Back now. Survive to earn Dana, Dana. redeployment. کۆرە لەوینی هاتینە لەوینی نهاتینەوە زوو دۆڕم The fight begins. Oi, you're up next. Ready up. وەرە بەردەستم وەرە بەردەستم You win this fight and you return to the front line. But if you lose, you're done. Fight your way out of this or capture the objective. وەزعە Return to base. Score. باڵۆ یەک دوو گروپەش داینێم بەبیرم چ لێ داین گروپەکانی خۆمە دیسان ئەوە ئەوم ئەو لایف چاتانە نازانم دەڕوات و دیت و دەڕوە زۆر مەزبوو نیێرم باینی کۆمپیوتەرەکەشم یەک سکرینە لەبەند بە مۆبایل تەماشا دەکەم دابڕۆ ناویاری چی بووە باشە کاکە ڕەمەنجان بەخێر بێ سوپاس دەکەم کاکە ڕەنداکە لێ بە نووباتی بە ناو گەمەکەتینە بەدەستی نووبان بخوژێ ئەو زەوەرە هەر خەڵ نوو بیشم وعەلەیکە سەلام کاکە کارزان بەخێر بێ ئەم جەماعەت هەندێک لایک و شێران بکەن وەڵڵاهی لە بۆ کورسی گەمی کاکە ڕەوەن بزەبت نازانم ماڵکەی لای سادەکان بوو بە 95 دۆلارم کوڕی کاتی خۆی ئێستا تقریبی هەر 90 دۆلار 95 دۆلارە بەس نازانم بزەوت و باشی چیانیان زۆر زۆر باشە چاوەکەمی کاکە کارزان چیان گۆ درندر Enemy dropping into the AO. دای وەرن وەرن ئای لە چێ لە چێ لە چێ لە چێ لە پشتە و سندوقانە خۆش شارتەوە باشە کاکە چ نییە جارە ترێنینگە هێشتا لە
مەجارێک هێشتا دانابەزیمە بەدەماسە بۆی دابەزم چمە خوارە پیاوانەترە Enough training. Now you تازە fight a تا real ناتوانم enemy. توشم دێت Hostile dropping into the area. Watch the خۆت دڵ و گوڵی کاکە کازانژیان بەڕێزی Battle Royale. شەش دڵ و گوڵمان Race لەگەرە to the safe zone. هەمووتان You got بەخێر gas بێن closing fast. Cash drop is ئێستا inbound. دەچین ماپەکەی Intercept دەدورین and seize the cargo. ئەگەر دیسان بیدایەتی نەبرین باش هەرخۆم ئەمە تێکدا بدەین زۆر شارەزای ماپەکەی نیمە تەواو لە مێژە لە 2 سیزن زیاترە گەمەم نەکرێت کاتی بە پلەیستێشنی لەم کرد ئێستا Targets بە are up. پیسیە Take 'em out. دەستمەتە لێ ڕادێ لەگەری هەرێک دوو گەمەم کرد دوێنێ دەشتە باش نەبووە ئینشاڵڵا بە بێتایەکەی مۆدەرن وارفێری 2 بە تەواو بیتن ئامەکە چکەم پری ئۆردەرم نەکرێت کۆدیشم بەدەست ناکات ئەگەنا لە بۆتانم دەکرد بێتایەکە بەردەست بیتن دەیکەین وارزۆنیش دووش بێتن ئینشاڵڵا باگەری زۆر زۆرە دەیکەین نازم و بڵەرە لەبەر چیش دەکاتن نەبوو کە لە چێ داشم خستێ دیسێ بڵم کردیە دەست دەکەم هیچی نازانم سەبەب چیە بە هەندەوەی بکەین لایەتین گشتەکان خۆمان حازرکەین چینە ناوزانی هەڵە نەبم دەتوانی بە پلەیستێشنیش بی دەتوانێت یاریکەی بەڵێ کاکە ڕەوانجیان ئەگەر دەتوانی ئێستا بێی وەرە ئایدەکەی خۆشم دادەنە ئێستا مواصفاتی کۆمپیوتەرم کوردش گەیمینگ ئینتێڵەشی کۆڕای 5400 لەسەرە هەروە گرافیکاردەکەشم NVIDIA GTX 1660 ئاساییە 6 گیگابایت ڤیرام ڕامەکەشم 8 گیگایە و ئەنی 16 گیگا 18 16 گیگای ڕامەکەم زیادم بخۆی هێشت ئەرەوانە ئەو سۆنە لە چێە باس بزانەوەلا دوورم دوور بزانەوە چێە ئەو زۆرمان نەمایە دێت سێڤەری پیسیش هەندێکی جەعازە لە بۆ گەمەی ئەو ماسی بۆردە مشکیلەیە لاعبی وهای تێدا وەرە ئیشاڵە کە سێتەپەکەت ڕێخست وەرە بێکۆ یاری دەکەین هەرە جوێنی دیسکۆردەکەشم بکەن لینکەم لە دیسکریپشندانە ئیشاڵە بۆ جەماعەتانی کە لەگەرم یاری دەکەم بە تایبەتی کاکەڕەوەندە توش جوێین بکە لێنەدرا لە بۆ لای بشتیوالە پێکەوە لە بۆ سەڵ توشتی باشتر دەبێتن کاچینەوەی لەو ناوێ لەو ناوێ لەو منتیقانێ وەرە بەرنەبینەوە
لە چی وەرەدەی ئازای دێفش ئۆی برانە ڕۆ لە چێ لێیدا بەس بزانم Hostile dropping into the area. لە چێ بوو هاک کامپەر You're in a gulag now. پێداویستی شت پێویستە The fight has begun. عەزیزی کاکەڕۆنە You're up next. Ready up. وەزع بەدەستی ئەو کامپەری مردم You win this fight and you return to the front line. But if you lose, you're done. It's time, soldier. Break 'em. باشە کاکە ئەمیشە لێی دێدەمە دی چییە بزان نخوێنی چەندە دەی باوەرە بەمووی دووسێک بوو لێ پێکەتێم نەدێ من لە چەند دەدە لە دار بەردم دەدا هی ئەو کڵاوە دوو سووتێ باشە دەی هەندێک قسەی خۆش چی خۆش کامێرە و تەرتیبات شت باش یان گەورەتریکە فەیس کامەکە ڕفرێشێکی بکەم وەڵای فێرێک نەخۆم ئەوها دەرناینی لای یاریوارتۆنی ئەزم قورسە دەکەنە من قورس نی و بەعام لە یاری ئۆنلاین لەسەر پیسیم خراپم چێ بۆ ماسکی بۆڕی یان لە کۆنسۆلش خراپم لە یاری ئۆنلاین ماسکی بۆ نیشان دەگرە بۆ یاری ئۆنلاین مشکلە مەگەری هەیە پێشەیانی زۆر ڕاناتیم زۆر تەدریم لەسەر نەکردێت شاڵە دەکەین زوو زووە پێر دەبین دەبینە پرۆپلەیەر ئەم ماپەکەی دەدورینەوە Enemy soldier nearby. ئەو کووە لە چیە ئەو چی بوو بۆ لە چێ لێم دەدەیە تو لە ناو دیواری لێ دەدە بزانە ئەی لە ناوەی ماشە دیارە بێ لە دێت زۆری بەرێک لە عیبمایە شوێنکە مرد ئەڕە شت وێستم بکەم وەنەی کردەوە Enough training. Now you fight a real enemy. هێستا باوەڕێن طبعا وهي بس تبقى كده عيداني يعني دي هاي قصة الشقاوة كسقني بيتنجرين كاتن Royale. Be advised, gas is closing in. Proceed to the safe zone. Cash drop is inbound. Intercept and seize the cargo. Enemy soldier nearby. ورا ستوريج هیچ شارە زانیم سەخۆم پێدا دەیە هەموو بەبیرم پێی ستێشنی داهات Primary objective
objective is to eliminate all رسیدم. enemies. باشه کاکا. بالعقيدة مو اشتك ما نبي بتستغرق بتستغرق باشا هر باش لا تسوي بيتن بس هايدي قدادنا باش وقم يدادنا رئيسي بيناك يوتشي اوه سوو هاي باور هسه اكتیفش نکردیم مثلا ولی رو نسخه او زمان یک دقیقه من شاید چی بریز دردی بکنم کاره چی؟ هر اسماعیل هاشتاگ 2152 You're in a gulag now. Survive to earn redeployment. Boy, you're up next. Ready up. الان موقع تمام هو اکتیویشن نکنم زن پاجوگمه ایشالله لازم روگولا چی نبودم روگولا جزور زور باشم دنیا بخون بتنی هر یکم زور باش It's time, soldier. Break 'em. دی Got your hands dirty. برمانا Now get back. براینا داره نمیدونم اصلا او پلیر لچین رو خوش در بود هر به دیار ندارد والله لازم سلاح كان يجذب شارع زاني ما هو مشكلة متى بقى هم بيدا على هيك شي نازل باشا كاكا عارفين السريع والسربان اللي بلنداني شنو شنديدي عندك عاقل يا اخي ده نشتاقي لو سري اسمه كندران هذا رندي لبونا فريدة انك تقيدها كاتن او ماي جاد ازدياد نما نشتاقي نما شد نما ترتيبات نما وزارة لا اوبس يا ولا شي ما ادري اعوذ فيش Learn from the loss and come back stronger. هذا بومن صلاة البونس خمسين ادري ثانيين هذا كمان دو هاتريدن تعاطفي
kanka kervan nerede? Nerede nerede? هو أخاه كما زور خاوت لقلاي أنا شنو آدم آدم ببینم نمیدونم هر ایده که خودم لبودانه که کرمان اگه ایده که خود دابنی لکومنتی يعني لا لايف شاتكي وبخم عادتك او يوزرم ديك هاشتاج جيبرم طبعا كسم لك النية هذا بي سي هاي زور باشرت قارة دكين 3 سنة قمي عندك سلاح وش كان ساكن نوداتك كان لازم والله يتسجد يعني ام بي 5 يعني وفيرجن بلاك اوبس كده او عيبين يعني ام بي 5 كمان كاستمايزيشن مظلوم نيتمان داري بارا إشمانيا ليزر إشمانيا هالي فيلم زور قام أزرق بان ديتم يا خاو وزعة باوركا وزعني حتى مشتمه بغلطي فيرجن أوروبي داونلود كريه لكمبيوتري جات أمريكي داونلود كريم أوروبي قام داونلود كريه باشا طبعا لازم أنا هلا بوتسج بكاريت حربنا كو دايرة your vision passes when enemies outside of your view see you. Footsteps from player using the silence and um, um, faster weapons swap on the rocket launcher with the speed. ايه مش عيبين يا إيه سواء هذا كيدا نيرم اوكي سن افتونو هاشتاج وعليك السلام قاك مصطفى برهان صفحة تشتغل سي بنزا وبنز بنزا وبنز نو طا او ريكوستم لو نادي كاروان أنا نسيت هذا وش ثانية زي مباشرة جروب listen to the view تمام invite again
اینوایتم لبو نردی تمام باز اینوایت رو بگیرم تمام خير بك كاكا كاروان جان دنگم دیتن تو دنگم دیتن لناقمي بس ما سرسيتين بس عم دنگ وشد مظبوط يا voice chat enabled headset هالبجيرة أوجم تمام رفي بورشتاكا كاكا كاروان جدي مستا استبابتين ناقمي دنگم ديتن كاك كاروان باقي شي دوز والله استوى تساتش لكم أقوى نظام سكم بزاني نقرأ ويتساق بكم بوشتو نيكيش تساقكم باشا بوشتو طولكم ويدك نيكي نوتو كم نبي ستساتش لكم كاكارون يعني دبرنا قامك دانشي جيت من بخوي دانس You got time before deployment. اوبن مايك لسه دنگ دي كاكارون كاكارون Training's over. Time to see what you've learned. أظن الصوت من نار Battle Royale. الو يس Set a drop point for your team, soldier. الو Be أظن advised, دنگ gas نارواتن is closing in. Proceed to the safe zone. سنر چند در كاك علي كارون الو دنگ دي چند دارم نشان کرد يا رب تا نازن لا يخون صوتكم تساكر بزانا للايتو اوف نبوا بعد انجي تو دي تيست دي هذا مشكلة يصير Kill all targets. بسم الله انا System deployed. نازن لا يخون صوتكم تساكر بزانا الو دنگ ديت انا استا تمام تيست نيتو نهاية ايمي واديتن الجملة انت ايمي واديتن نازم الو الو تيستينج باش نابتن
دەنگ دێتان ئێستا؟ مایکەکەی وەزنم هیچ مشکلێکی نییە. دەنگن دێتن؟ Friendly loadout drop on the way. یەک. ئێستا دەنگ دێ؟ You've got gas moving in. ئەنجام لە دەنجی تۆ بەس ئەگە تو وەر شتەکە بکەم برێ حەزم لە لای خۆم ساک ناکرێ ئێستا. I'll drive. بچین لەلا سایقاتی مەرزفتە هیچ کەچی سایقاتیشم نییە. دەنجی لای خۆم گەلێک زۆرە یاریەکە. ژاوژاوم دروست کرەمە. لەڵاتی خۆمان نەڵە بزان پێویستمان پێ نییە شتێکانمان باش پێویستمان بە لۆداوتی نییە جارێ. چه مشکلی نینە؟ وای Keep your senses sharp. An enemy team is tracking your location. Trophy system deployed. Enemy UAV active. خەتەرە سڵاو لە توش ئاری ماسەر بەخێر بێ پشتم دێشێت وی بران ئەڕۆ ئای خەتەرە کاوەرە ژۆرێ ئاخە چی لێ دەکەی نازانم هەر لە خۆ ڕاستوڕە لەدەستم هەر گول ئاژەکە نیە دەستێک کێڵم نەکردن ناویمە ڕڵایفم کردەوە یەک کێڵم نەکردیە معقول چییە بەریانی زۆر باشە کاکە کاروانی دەنجی تو لە بۆم داات بەس ئێستا نەمەوە ئەگەر شتەکە بوو پێم برێ وەرە هەتو نەبووی گەمەکەی تکە یاخێمت گرتە بوو You win this fight and you return to the front line, but if you lose, you're done. It's time, soldier. Break 'em.
ولا چێ تەقەی کردەوە کورە ئەو لایەم نەگۆ ئەو لایەم گۆ You got your ass kicked. Oh. Return to base. ئاڵایەکە Your داژێت team can pay for your release if they can afford it. The enemy won this battle, but we'll be back to finish the war. خەبەز بزانمەوە وەزانیەوە خوای ئەو گەمەی هەندێک لێک نام خاو دیارە گەمەکە FPS شتی درۆپ دەکات نازم لایڤەکە دەبێ هەندێک تێکسچەری کەم کەمەوە بزان باشتر نابی سەر لایکە چوی لایڤەکە بکەن ئەگەر نەتان کردیە وەروە شێریش بکەن لە بۆ هاوڕێکانتانی بنێرن هەتا وەکو زۆرترین کەس بێتە دیار لایڤەکەی و زوو لایڤتان لێ بکەمەوە هەجارەکە چییە وارزان هەتا هەندێک بە خۆم گەمەی دەکەم و هەندێک بەرە بە خۆم دەدەم زار لایڤش ماکە لانێ نازانم سبێ لایڤ دەکەمەوە یان ناچکە سبەینێ مۆدەرن وارفێرەکە نایە دووست بەیدێ سبەینەکە کردمانەوە لە فال گایسی دەبێت Check your gear and weapons. We go soon. وەستمە تو نەبوو کاکە کاروان گوتمە تو گەمەکەت کە لەگەرم بووی مەبەستم نەفەرە بوو لە گوڵاجی بوو یاخەم گرتە بوو پلاندەرگارد Enemy soldier هەڵ چمەوە nearby. دەکەم لای نازانم باتڕابەکەم ئێستا زۆر شارێ زانمەوەیت کە هیچ منی نەکردیە لە بەندێکەوە ئاوی گەمەشکەتە چی نێوێندەرە یان لێرە لی بکەین لیڤیکەین تا ئێستا دەچمە پلاندەرگاردی هەندێک دەستی خۆمان بە قووەتیشکەین ئەی موشتم سەرەتا و تێکسچەری چاکەم تێکسچەرەکەیان دەبینمە خوارێ چاویشم لێشی ڕێزۆڵیش نییە هەندەکەم کەمەوە زۆرم کردیە ئێستا زۆر باشە پلاندەرگارد ئەوەیان ئەو چۆنە یاریە وەڵی کۆمنتەکان لە لای خۆم لە مۆبایل تەماشای دەکەم لە بەندەوە چین گوڵە لای بکەن وەکو دەبینن ئەو هالەک نەمنیش دیارە یعنی هەندێک درەنگە لێت هێنسەکەی سکە بە شاشەی ناتەم تەماشاکەم لە بەگەمەی هەتا هەندێک وایرش تێ تەرتیبی دەکەم ئەو کاتی لە تیڤی تەماشای دەکەم بەڵێ کاکە فەرموو دیار نەبووی نەمەکە دیاری قەمتانە بیت لایڤی GTA حازر بن لەو زوانە ئینشاڵڵا لایڤی GTA دا سێڤەری کوردەواری سێڤەری کوردی خۆمان هەر سیارە چ حەز دەکەن یعنی بیکەین پێم برن نازم بەتان بێم دەگەرێت چۆن ناو یاری نامێ زۆر شاڵەوە بیتەن سبەینێ You got time before deployment. سبەینێ ئینشاڵڵا کاکە کاروان سبەی پێکەوە یاری دەکەین بەبێ لایڤ هەندێکا پێکەوە تەدریب وشتم پێ بکە چیناندەکە یاری پێکەوە Enemy dropping لێ into the دەستم بە AO. قووەت بکەم بۆ کارە چێنە بلو کەس دیار نییە حەزم لێ نەفەر دیاربی کاکە و لۆ هابێدن Enemy dropping into the AO. ئەو دانەک
ئێستا زۆر باش بوو کە ئەو ڕیزولیشنەکەم کەم کردەوە ئەندەگەمە باشتر بوو پێشتر زۆر یعنی لاجیرەکە لەناوگەمە Now you fight a real enemy. هەندێک بکشێمەوە بەستە بێبینە پێش بە گەرمی بە تەرتیبات تۆ جارە دەچینە ناوگەمەی Secure cash by completing contracts, looting, or eliminating targets. Mark a drop point for your team. ئەوە لەبەر هەردەش لایڤەکات نەگلا پاشە یعنی لەگەر قسەکردنی من نییە لەبەر کۆمپیوتەرەکەم گوتم نەکو تەحمل نەکاتن لەبەندێ لایڤەکە من دەگە دیڵی کرد ئینشاڵە سبێنە پێکەوە یاری دەکەین کاکە دەهروان باشە کاکە دەوای ئەوگرە بۆ بەلاش تووڕم دەکەم ئەوە سنایپەرە زانم ناوە بێنات سنایپەری زۆر دۆشکۆ و مۆشکۆشتی وارە دەستم سیا ئەو سنایپەر نییە ئەو سنایپەرەمانیش پێ A Nebula 5 bomb has been discovered. Stay alert. شەڕی پارەیە Tactical nuke inbound. A Nebula 5 bomb has been deployed. جا لە چینم گۆ بەس بستانم هێز دیار نییە کەس نازەمان لە جێ هات چۆدا دەبەست نازم خەڵک زۆر شێدا دەبەست Stay clear. دەکە چونکە هێز سەریانەتە Enemy UAV active. Nebula 5 bomb has detonated in the ئەو distance. باشە ناڕەچنی زەلەرمە بەوەمە پێوی باشترە ئەو دەنجی ئەو تەقەکردنەی لەو نێزیکانێ زۆر دوور نییە Time to cover your tracks. There's an enemy team hunting for you. Enemy UAV active. لەوی لە نێزیکەی بن بەزەوەم دەوێتەوە سمۆکە Primary LZ highlighted. Extract smoke is no? standing by. نادمێ بزانین سمۆک لە چێنە ئەوانە بەس بزانم دەنجیان دێت هیچ شارێ ئەی وەی 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 Enemy UAV active. هیچ دیار نییە
لە پشتۆ سۆڕێمە ئەو زارە پشتەوە درعیشم پێنەوە Nebula 5 دەی هەندەی نەمە تەمام درۆشتەکە ئەوە یەکەمێک کاڵمان لەو لایڤێ ئەوە دوو ئەوزام هەمان تیمەیتیوی بوو ئەو دەرایی پێڵی تێبێخەوە مشکلە بۆ گێر نێدێ هایشتی RPG و تەرتیباتی پێیە hostile dropping into the چییە؟ area. Watch the skies. Enemy UAV active. نه مۆدە خۆشە باکە لەگە دێتم 100 کیلۆمێتر پێ دەکرێت Enemy hunters lost your trail. You're safe. بچینە چەند هەزارە لەو لای دەنگ دێتن لە پشتەوە ئاوتە چۆ لایەخانی ئەو دەستە چێن دەرەوە با بچمەوە لای هیچیش دیار نییە تقریبی ها لێ لای خانێکی خۆمان بوو کە تازە لێ دوو نەفەرەکەمان لێ کوشت بچمەوە لەندێرە Hostile dropping into the area. Watch the skies. لەو سەرەوە گوتم ڕێلۆت کە ئەو بۆ چێت دەبی دیار نەوە نازانم چیتە چندە داون تەمامە دەرعاشی Enemy پێ dropping into the AO. لێ بدەینەوە تیمەی توشتەکانی پێدەچی مردن گورە زۆر ماوەیش بەوەیە درعاشی کێ نا خەریکە فێرەگەمەدەم لێرە دەتانی وی بەکارێنی درۆن بینێری ماوەز ئەی شارەکەی بزانین لە چیان لە
باشه از تو دیاره بزنم. تو نفر او نهیش ببینم مشکله چیه؟ دورین؟ بفت رو نکی؟ اشتغل کاکا کردم دیاره ما بزنیم بفت رو نکش نمری ده چیه؟ او تیمک بون رمزانی بتنیه باور تنهبی باور تنهبی رمزانی بتنیه بخشه کاکا تو شیطه بابا من ها بله چه بود؟ صندوق بود برد سب اینجا دیرانه بیت خواره هیچ کسک دیار نیه کسیش دیار نیه کس الروح میبرده و اما نري كتا سرباني سربان بمشكلة لا والله هيكا هو ثانية ودبت كسك ديارني كاسيش ديارني اضرب بقية كده انا اوه نتشيبو ولا راستي Enemy attack chopper is in the AO. Destroy it and recover the cash. وين هنا الظالم حتی اشتر زیاری که دارم من دو سری دار تو پره خورده کنیم Aslında paraya halkırım. Ben de veriyor. Ay yani kötü ipini atıyor. Roger. Bird is
coming in hot for deposit. Enemy UAV active. I'll drive. I'll drive. Tamam. I'll drive. Kilo is in position for your deposit. Bag set. Back here. Deposit what you have. بابڕۆی ناویستە باڵۆنەکە لە بۆیە کە پارەکەی بخێ بانقی تێگە ئێشتە دەستەکان خۆش Cash secure. Kilo is RTB. Cargo is secure at base. Keep it up. وەرە زوو Copy. Kilo coming in for deposit. دەچینە مەتاڕێ ئێستا ئەگە وەخت بمێنێ دەچین I'll drive. دەچین Moving. لا بەناو ڕێزای بکە Kilo is in position for your deposit. Bag set. دۆڕە 19,300 دلار ماخر کردەوە خۆشحاڵم ئەوڕۆ کە لە لایڤەکی دیکە لەگەرەنگە و بەشدار بووم یعنی لایڤەکمان کردەوە و لایڤەکی خۆش بوو ئەندەونی باتیتان دیت و لە من وەرە لە ئاخیرەکە مەیلە و گەرم بووی لە پانەدەرەی لێرە کۆتایی بۆ لایڤەی دێنم هیوادارم بە دڵتان ببێت لایکتان نەبێت نەستێن تاوان بڕوا سەبسکرایبتان نەکردێت سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن شێریش بکەن لە باوەڕەکانتان مەمنونتان دەبم دڵ لایڤەشکە و کاتێککە بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ